هاوڕێیان بەخێر بێن زۆر داوای لێبوردن دەکەم دەزانم ئازم کردن هاوڕێیان ئەو پەیجە نوێیە تکاوی پێتان دەکرێت خەڵک پۆستی کاتی دەکات ئەمە پەیزی کاتی دەکەین ئەو پەیجە کاتیە لەو کاکەی من لە هێونیمان هەرگرتیە ئەویش بێ ئەویش دەستەچی بەویش دابینیتن درێژە بەو تاوانەی بکات کاکێ من قەزەی چادەوروبەر زانیاری باشم پەیدا کردیە لەو ڕۆژانە دەمە میوانت هیچ خەم مەخۆ کۆڵ نادەم چۆنە تو کۆڵ نادەی ئەمە ژاوە کۆڵ نادەین بەردەوام دەبین لە خەبات هاوڕێیان یەکەم دۆسیەکە باز دەکەم مەسعود بارزانی هاوڕێیان لەو ڕۆژان دیتان لەگەی برایم کاڵکان سەرۆکی می دانیشتنی کردیە ئەو زانیاریانەی هەیە جێشی تورکی بڕیارە لە بەهاری ئەو ساڵ بڕیارە لە بەهاری ئەو ساڵ هێرشەشی ئۆپەراسۆنچکەی گەورە بکات لە سەقەندیلی کە ڕەنگی هەمومان بزانانی وەکو هەموو ئەوانی کە سەرکەوتو نابیتن بەڵام لەگەڵ ئەوەش ئیتر ئەوان هەوڵی خۆیان دەدەن کە بەردەوام ئەوە بن هەوڵەشی زۆر درایە کە مەسعود بارزانی پارتی تێوە بگلێ ئەو زانیاریانەی هەیە پارتی تێوە دەگرێ لەو هێرشی ئەو زارە لەگە جێشی تورکی تەقەدم دەکات تا ئێستا ئەو هەواڵانە هەیە 20 میلیارد دلار تەرخان کرایە تورکیا زۆر ماندیە دەیەوێت ینی ئەو چلوۆندە ساڵەیە خەریکە گوایە ئاخر جارێتی هەموو هەوڵێک دەدا شەڕەکەش بە کورد دەکاتن ئەو هەوڵە هەیە پارتی زۆر خراپە داوای کردیە بەس لە ئێران بیپارێزن چارە نووسی لەدەست عێراق و ئێران کە یەکن عێراق و ئێران بپارێزن بۆیە هەموو سازشێک لە بۆ تورکیا دەکاتن هیچ گەورەترین سازش ئەوەیە هەوڵ دەداتن ئێستا من ئاگام لێ کەوادیرەکانی پارتی دەستیان بە حەملە کردیە دژی ئەو برادرانەی قەندیل کە گوایە ئێران دەمیان دەکا و زڵ دیوانە و دژی گەلی کوردن ئەو خەبەرانە هەیە 20 میلیارد دلار دانایی بە من گوترا لە سەری 5 میلیارد دلار دەدرێت بە مەسعود بارزانی بە پارتی بۆی بەشداری ئەو شەڕە بکات دیارە ئەوە زانیاریە تا حدێک من ڤیددیۆم نەدیتەوە لە ناودانیشتنەکەش نەبووینەوە بە زانیاریە دزە دەکاتن هاوڕان چۆن لە هەشتاکان هەفتاگان دزەی خەبەر دەکرا لە ناو ئەوانە لە بۆ خەڵک ئەمەش لە بۆ قیادەی کوردی جێمانێ دەبوو من گسکە بووم دەیانگو سەدام ئامۆزاگانی بەینیان خراپە عەلی حەسەن مەنزیری ئەو خۆ ڤیددیۆ نەبوو ئەوە شەروایە خەبەر دزە دەکاتن ئیتر ئەو شتە هەیە مەسعود قبوڵی بەو مەرجەی لە ئێران بیپارێزی کە تورکیا وە ناکە لەبەرەوەی تورکیا ئامادە نییە بێ شەڕی ئێران بکە لە بۆ تو و ئێران دەوڵەتەکە لە منتیقەی دەوڵەتەکی بەهێزە تورکیا بەهێزە ئەمریکا خۆی لەوانە لا دەدات ناخر نایە لەسەر پارتی هەر حاڵەتێک بێ ئەوە بکاتن دیفاعی لێ بکاتن بە پێچەوانە و پێی خۆشە هەردوولات ئێران و تورکیا کوردستان و ئێران و کاولکەن سەد ئەوەندە هەمومان منتەهین لەو خاڵەدا بالمقابل هەوڵ دەدەن یعنی هەم پارەیان بدەن هەم لە ئێران بیپارێزن کە پارتی زیڕەی کردیە بەدەست ئێران و عێراق بە هەردووچی ئەوە یەکێک لەو خاڵەن دەڵێن بە قوبادیشیان گوتیان مەتار لەو دەکەینەوە کورە با بە قوبات ئەگەر هەر جاشادی دەگەن ئەگەر هەر جاشادی دەکەن توخوا مەعقولە بە مەتارەکی مەسعود بارزانیژە و پارەی وەربگری ئەو پارەی وەربگری ئەلاقەن بەشتە چێوە بکە هاوڕێیان خاڵەش بکە بچینە سەر ئەوە هەوڵەکەیە لە بەهار زەباریاوەریش لە بەرنامە ئەگەر سەیری دیدارەکەی دەنجی ئەمریکا بکەن ئەڵێ هەوڵەکی وا هەیە کە تورکیا هجووم بکە حکوومەتی عێراق هیچ ئەوەیەکی دەرنەبڕێ لە ترسی ئێران ناوێری قبوڵ بکە یعنی ئێران قبوڵی نییە لەبەر قەندیل بگیرێ ئیتر کارتەکی بەهێزی ئێران دەکەویتن ینی هەموو شتانە دنیای مەساڵەیە ئەو حاڵەتە هەیە حکوومەتی عێراق نایەتە پشتی پارتیش ڕەوشی زۆر خراپە ئەگەر هەیە بەزم بڕوان ناکەم جەماوەری پارتی و چەکداری پارتی ئەو شەڕی بکە من بڕوان ناکەم هاوڕێیان خاڵش کە بینە سەر هەر بۆ زانیاری تا هاوڕێ ئەوڕۆ زۆر هەوڵمدا لەگە بەرهەم ساڵە لیقا بکەم دیداری بکەم بڕوا بکە دوو ژمارەی هەرە تایبەتیە کاک بەرام هەردوو ژمارە جەڕەسم لۆ لێدا ئەی بوو هەر نەگەدا ترام بگرە یعنی بێ حورمەت مەبە بابە کاکە هەرگرە خۆ دنیا خراپبوون نییە ینی تۆ کابراایەکی لە ئەوروپا و ئەمریکای گەورە و بای هەندێک جارێک سادە بە لەو شتانە سادە بە قسەی ناشیش نیش ناکەین هاوڕێن دوای گوتیان ئەو کابراایە گەر هەر بگری بەس لە ئاودەستی لەگەری نییە ئەگەنا لە ئاودەست و نووسنێ هەر لەگەری هیکلوجیکلن پێکەوەنا ناوی عمەر بوو
ئیتر لۆم کرد بە کوردستان و بە ئەوروپا هەرچی قەپاتی کرد بەس ئەوە دەنگەکە لێرە هەیە بەڕاستی هاوڕێیان ئەمن زۆر سەر و درم پێدەگیرە کرد قەپات دەکەن و هاوکات نییە زۆر زەلیلن ئەو مەسوولانە کە دەبینم ئەوەندە دەترسێن پێشم خۆشە بەبێ درۆ ئەوەندە مرتاحم کە کەس یەکێک لەو کەسانە کە مەسئول سەرودری دەگرم سەرودری مەسئول دەگرا خچکانە عروسێرن خەڵک لە بەریان پاڕێتەوە و خەڵک بە شان و باڵیان هەڵدا ئێمەش ڕسوایان دەکەین ئێمەش یعنی وان لێ دەکەین داکەینێ گاڵتە جار من زۆر مرتاحم وەڵای بشکوژێم هیچ جێم لێ نمایە لەبەر ئەوەندەم ئەزیەتی ئەو مەسئولە سەرودرم گرتینە تفونەعلەتم لۆ هاتیە زۆر دار بەم دەرێن جوێن پێدەن ئەڵێم ئەوە چێش وەردەگرم لەو جوێن و لەو ئەو لێدانن مەسئولی کورد 32 ساڵە هیچ قانون و یاسا و سزایەکی نەبووە بەو تەلەفۆنانە تا حەدەک کردیتمانە گاڵتەجار شتێکی باشە و ئەو قودسیەتەی هەیەە بە 20 سەیتەرێ ناگەنە ئێمە بۆ خۆمان ڕسویان دەکەین و هەوڵیش دەدەن دیباتەچیان لەگەر بکەن دیباتەچیان نایکەنێتتر ئەمەش ڕسویان دەکەین بۆیە کاک بەرام عیبە وەڵام دەوە تازە کوونەکەم دیتەوە بەخوای هەر بە 20 ڕقەمی دێمە پێشێت چاوەکەم فەرزم کرد کاک جەمال حەسەنی فەرزم کرد کاک جەمال حەسەنی ئەوە بۆ بە مدیر عامل تەعیین کردیە چیت کردیە کا هاوڕێیان بێمە سەر خاڵشکە مەسرور بارزانانی لە NBC لێ دوانەشیدا NBC تا ئەن هەوڵی زۆری دابوو لە فۆکس نیوز بە پێی زانیاریەکە فۆکس نیوز و CNN لقاء بکەن لەگەریان نەکرد بوو لەبەرەوەی مەسرور ئەو سەنگ و قورسایی نە هەرێم مایە نە مەسروش بێ هاوڕێیان سەیر مەکەن مەسرور کورە لای مەش سەنجی نمایە کۆن قیادەتی کوردی قسەی دەکرد هەموو جێماقی دەکرد و شە بەشە لێکدانەوەمان دەکرد باوکەیان مرد هەموو دەزانرێت قسەی دەکەن ناکەن خەڵک دەزانی درۆیە یعنی ڕاستیش بڵێن خەڵک دەڵێ درۆیە ئەجا لای مەوابی دەبی ئەدی لای ئەمریکیەکان چبیکەوە دەبینن هیچ سنجیان هیچ سنجیان نییە لێیاندرا تیرۆر دەکرێن ئێران هادریاندا ئەو ئێرانە دژمنیان هیچ ئیدانەیەکیە ڕۆژ یەکەم گوتیان ئەمریش تێدانی ڕۆژ دۆم ئیدانەیەکی سادەیان کردو لە کۆرە خۆیان کردەوە بۆیە کەچی مەسرور بارزانانی لێدوانێک دەدا لە لێدوانەکەی ئاماژە بەوە دەکە ئەڵێ ئەو ڕەوشەی هەیە ئەو تیرۆریستی هەیە قەزی لە ئێرانە تاوان بە زەقینا لە بەس قەزی لە ئێران لە داعش خەتەرترە کاک مەسرور بە قوربانە تو سەرۆکی کاربەڕێکەری حکوومەتی هەرێمی کارەساتە تۆ دەی میلەتێک تووشی ئەو ڕسکە دەکەی کە هەمووی مانگێک نابی تەمبێ کرای لەسەری ڕەش ئەگەر لە ماڵی پێشڕۆ دەزەی 4 قلدرە لە ماڵی تو لە ماڵینگۆ لە سەری ڕەش حەوترایە بە قوربان یعنی ئەوە نەبووی دوای ئەو لۆ ریسکە دەکەی ئێران وڵاتەکە زلهێزە لە منتیقە یانێت تو کەس ناتوانین کۆڵی لێ بکەیت کورد چیان دێ شەڕی ئەوەی پێ دەکەی لە داعشی خراپتر تەقیمی دەکەی ئەوە لۆ ئەمریکا خۆی لەبەر لا دەدا بەڕاستی مانی هاوڕێیان خەڵک خۆی لەبەر شەڕ لا دەدا دوو چی بەرەو پیری شەڕ دەتی ئیستفزاز دەکەی ئەو زانیاریانە هەیە هاوڕێیان بە منیان گوتێ بەڕاستی ئێران داوای ڕوونکردنەوەیان لێ کردیە بۆیەم شەوەش بە ئەو ڕوونکردنەوە چیدایە و کە تەلمیحە چیدایە یعنی ئێران تەنگاوی کردیە ئەوە خاڵێک لە خاڵەکانە دوو ئەرکاکە بابت 100 جار لە جەزیرەی لە هەموو شوێنە گوتی یەکەم وڵات بە کەلکمان هات ئێران بوو کە داعشات 100 جاری وە گوتیەوە سوپاسی 20 جاری قاسم سلێمانی کردی ئێستا چ دەی بڵعەکسی بابت دەیکێتی ڕۆژست یعنی ئێران وەکو ئەوە دەکەی کاچ خۆم ئەخر هەر دراوسەیەکی زەقە ئەتو لۆ ئستفزازی ئەوانە دەکەی یەکێ نەزانی ئەوەتان هەیە ئەمریکا ئەو هەموو چەکەی هەیە خۆی لە ئستفزازی ئێران لا دەدا بەڕاستی ینی 100 گروپی تیرۆریستی هەیە بەو ئەو حزبانەی لە ئەمریکای بەردایە بە خۆش سەیر دەکات ئێستا دەمە چین بەجددیمە کورد هەندە وەزعەکی باشی هەیە کوراگە باشیش بی هاوڕێیان سیر بکەن ئەمریکا و ئێران خۆیان لە یەکتر دوورە پەرێز دەگرن وەرە سیرکە پۆلۆنیا چەند جار ئەو بیلاڕوسیا تحریشی دەکە ئستفزاز دەکە خۆی لە دوور دەکەوە لە کاتێکدا ناتۆی لە پشتا ئەندامی ناتۆیە خۆی دوور دەخێتەوە سووریایەک ئەو جێش و ئەوەی هەیە ئیسرائیل 50 جار لە ناو دیمەشق دەدا خۆی دەدەستەوە کاچ خۆم هەموو کەسە خۆی لە بە شەڕ دوورە پەرێز دەکە بەس حەماس و مەسرور بارزانانی نەبی
يعني بجدي لو ريسك بريسك بباوك وبراكان وبخشار وبخ أو كمان دكي تسجي كم يان سجدانه بالرواب كان استاكا يعني عمل فرمان داي بيش مرقبة من يانغوتي وتيا استبت الشر باي 6 ساعات سكوت قمني معاه نيت سجدارك نيت يعني الشر يان بي هيت سجانيش هم ينفرشت قصد السوادية تداوي تسجدكي كم تندري همو تنفرشت دزي همو حزبك او هم تسكها تسيلي هاد او هم ميلانويا تو داتي در تسك مامدي كره بابا اتو نموزه شي جوان بشام بدا بابد لزورز بوش استقبالي كنت بزلتشي كردية توب هيز دولتك لمنطقي بقت حريم استقبال ندكره بس اونده غرور بون چشه کردستان فوتان بخوشتن او خواتانا او عبلوقه دیپلوماسی لسرتا هر بجیه پیش نکری تا او روشتی تو هر وقت خوی همو سروک کنی جیهان دهات نهریم با قربان هریم نکاتک دا فدرالیه چی در او بو لوازیش بو بس استاکا ولی استا چی کرد مسرور بارزانه هاوريان بوي او ليدوان شي زور خراب بو وكرد ناو قدرتي هي يعني كربابا ايران با ايراني خوي قاسم سليماني كجرا زوابي لو امريكاني نار قلت لي دم او شو اقدار با يعني تملق دكن بريكت اما تسين بين شر ولادجي داجي كرو دجمنو برلا تشي وكو ايران او هم جروب تيرورستي يعني نازان لدوان شي باشتر بدن اواني اوريان وخلق هي كل بابا ايشي معوي او سكردان او برسانه كتساره نزي من الدجاني لو شيني غلط دكن قصبكي يدور السيركا مثلا او هم عرب اخوان لحماس دور باريس قرت حسن نصر الله تنزل لنا ولبنان در لدواي 2004 تنبيه بقربة زارش كنايكا اتو تسيدي الشري إيران لبوماد يعني استفزازي ولات شوكو إيران دخي تو كسر بربرسه كستا أو كاربر كريد لملا دبي سياسة نرم كردستان لشر مالويراني دورة بريز بكي هاوريان دوين خال دمي باز بكم دوين خال ك أو زانياريانه هي زانياريه هاوريان استا بارتيو شتي بينيان باش نيا لو ما أنا فاضل ميلانيا رواني كن مسروم او بافلي كرت بافل هر يك باستقبالي لك حقيقية بخواي لاعب الشوباني او استقبالي لكات او سادة بونية او جيلبونا براستي او لا اتاكيتي دبلوماسي عند شت برنسيبة خط انسان دتواني سادة ببيتنا وخلق نازانم نان بخوا او انا هم سرو كان بخوي جيرسك لمال بدا بس او سادة بونية كسك دوماك تزميت كراوك فاضل ميلانيا تبتي استقبالي كي او يك دو بينيان خراب بارتي وشتي بينيان باش نسا كركوشي بارتي هول دا يشتي او نبي كسك دا بندري بزوقي بارتي بي اجانا لقى عربا كان تنسيقا كالا براندو بيبيلو عند جيري طبيعي بو لقى راكان زبوري دانش بس امادا نبو لقى ما بافيلي دا بيشسا او كرسي او حالتك زو خراب لقين هلقتني مسرور باز تصورك بتي لقى راكان زبوري دا بيش بس امادا نبي لقى بافل طالباني دا مش لبيناي كركوك هاوريان او زانيارياني هي لاهوريا كان كهزكن لقى بارتي تنسيق يعني هي بو ناتوان نقول يمكن تسيري اخبار وسياسه يام كتدقي رنبي اوانش لما الملانيان بهوي اوي لقى بافيل وقباد ويشت كوتينو تملمان دس لبو الشيطان يجبن بس ولا بيجي خوان دا بزيا يعني لاهور وقت خوي بو بيجي زماوري قوري هوش بافيل نيد تواني هجمي كات زماوركي يشتي بدل قريب براستي بلام زماوركي بافيل بو سياسة لخوي رايتشا ودوش ايراني نبشتا اتر بافيل لاهورا برهم صالعة وأوي زافكان نجريانا وأجي أمينش بو أوي كما هم يعني تنسيقة كان هي بيكو هول بدن يعني ديارة هولة كرسية هر يكو بمنصبك لاهور قريتو أمزادي برهم شد بيدا بو كرسي سرو كوماري وأوش
ئەژی و ئەوەشیان لەگەڵە پارتی دەمیان دەکات لە ئەوەی ئەو باڵەیەکێکگە نەژڕخێنە زەعیفکەن ینی پارتی ئەو سیاسەتی دەکە یەکێتی بە یەکێتی بە شەڕ دەنی و ئەوان کە شەریەکە و مەجای خۆیانێ و ڕەنگی مەزەن لاهور بڵێ پاڤێل هیچ مەجای و نەهێشتیمە بەهەرحاڵ ئەوە هەوڵە بەس بەم سەر ناگرن گوتم زەماوەری یەکێتی پاڤێل سیاسەتێک بەکاردێنی تا حەدێک ئەو زەماوەرە ناتوان دەستبی بکەن زەماوەری یەکێتی چێدەشی پارتی بیت متعاتفە دەگەری دوو ئێرانیش بە تەواتی لە پشتە پاڤێلش ئێرانیە ئیتر لەو بەرەیە نزیکە ئیتر بێگومان قورسە تو دەوڵەتەکی داجی کرد کو پارتی تورکیا لەدەستە قورسە ئەوەی بکە بەڵام ئەوە هەوڵە ئەنە هەوڵە بەرهەم ساڵە یەکێک لە مهندسەکانیتی لەو ماوانە بە خۆتان دەزان نازانم ئاگادارینیانە بەرهەم ئەو مەسعود بارزانانی وەخت خۆی بەراعەتی پێپڕ کردبووە بڕوان پێ کە ئەو قسەی نێچیرە وایە نەکاک نێچیر ئەم تو دەزانین نامەی پێنووسی بوو کە بەراعەتی دابوو غەڵەت بووە لە بەرامبەر تەعاملی لەگەڵ مەسعود بارزانی لە هەڵخۆڵ بژاردننی لەسەر کۆماری ئەو جە مەسعود استقبالی کرد بەچی ئەو ڕۆژە استقبالی کردەوە خۆ دیتان ناخر زاریش مەس پارتی لەگەر هەموو لایەش تەنسیقی کرد لە دژی بەرهەم ساڵە لە دژی بەرهەم ساڵە دەرنەچی کەچی ئێستا مەسعود استقبالی کردیە مەسعود استقبالی کردیە نێچیر استقبالی کردیە لەو ماوە ئەویان لەدەستە لە ئەوە بەرهەم چتە تورکیاش گوایە لەسەر مەعافزی کەرکووچێ و نازام چێ هەوڵ دەدەن کەسێک دابنێن بە زەوقی تورکیا پارتی بی بەرهەم ئەندازیارەوە پشتگیری کوڕانی تالەبانی نەکەن زەعیفیان بکەن ئەوەت ئەوەیە بالمقابل بەرهەم بڕتۆ سەر و کۆمار و بەرهەم خاڵش کەش جێبەجێ بکە هاوڕێیان ئەو خاڵەشەیە کە هەوڵ بداتن ئەو تەوقە دیبلۆماسی ڕوبەڕووی مەسرور تۆ خەبووتی لێ بوویتە گرێت چێرە لە دوای زیندانێن بادینان مەسرور بازان تووشی گرێت چێرە بووە لە سیاسەتی ئەمریکا و ئەوروپا کەس استقبالی ناکات کەس ئیتیمانی پێنادە دەرگایە چیرۆ بکاتەوە بەڵام ئەوە بە بەرهەم ناکرێ ئەوڕێیان بەرەوەی بەرهەم ڕاستە علاقەتی سیاسەتی خارجی بە علاقاتی کۆمەڵایەتی ناڕێتە ڕێیە یعنی من دەمێتریش بم گوت ئێستاش بەغەڵەت تێم مەگەن من بۆ خۆم لە 2023 لەگەڵ ناوەندەکانی سوید وەزارەت هەموو حزبەکان کۆنتاکتم نەبووە بەس بە ناوی مافی مرۆڤ چالاک بواری جینۆساید یان ئەوەتە مافی مرۆڤ بەس ئێستا بمە ئەندامەشی حزبین یەک کەس ئامادە نییە لەبەر ئەوەی مەسەڵەن ئەو پرەنسیبیانە پرەنسیبی ئەو دەوڵەتانە لەگەر پارتی نییە استقبالی مەسرور ناکرد بە بابی بەرهەمیش مەسرور ناگەڕێتەوە ئەوەی بەڵام ئەوە بەشێک لەو سوڵحەیە ئەو هەوڵ بدات دیبلۆماسیەتە چی لە بۆ دروست کە لە بۆ مەسرور بارزانی و بالمقابل ئەوانش دەمی بکەنەوە سەر و کۆماریوە دەمی لاهور و ئەوانش بکەن ئەموو ئەو خەڵکانێک کە پێکەوە هەوڵ بدەن ئیچێتەکەی پاڤل و قوباد ئەوە بەس بەخوا من لە بۆم نییە من پاڤل شێتە بە من تا ئێستاش ئەو کابرایی هەندەیە لە قستخانەیەک دابدرێ ئێستا قسێک باشتر بووە دەڵێن یعنی حاڵەتی دەرونی هەندێک نییە ئەو کابرایە کە تووڕە دەبی کارەساتە بەخوای بەرهەم ئەنی ئەگەر دوسێ ڕژدی لە ئیمادەمەدا بەخوای دوسێشی توشتەدا ئەو کابرایە بیگری تەواو کاچی خۆم لۆ دەست دەدەیە ئەو کارتانەی پاڤر شێت بدگیری بڕوا بکە ڕۆژێک چوو بە سەر فاروقی مەلا مستەفا لە فندقەکەی ئەو فندقەشە بۆ خۆمە سەر خۆش ئی خۆمە کوربابان گۆست بەجددیمە پاڤر کە گرتی تەواو نییە چاوەگەم لۆ دەچن دژی دەبێ ئەوە پرەنسیب دەزانی ئەوە چەند کەسی تیرۆر کرد پاڤر تالەبانی هەر بە کەڵەگای وەچی پارتی نیاز بە ئەوە مرادکانی کوردە و ئەو لە هەولێر و حتا بیت کەشی لە پشتەوە پشت ئەوە بوو ئەوە کا قوبات بەڕاست بەتەما بوو لە مانجیەک دۆسیەی نیازگە دەرگەڵەیی ئەوە بکەن بزوڵێنی لۆ ناجوڵێنی بڵاو بکەوە بەو بنەماڵە نەدابوو لە مانجیەک هەمووی ڕابگەێنی یان ئەو کارتتان گۆڕیەوە بە کە ئەوەکەی کارە تیرۆریستەکەتان هەولێرێ هاوڕێیان خاڵی کۆتایش بڵێم ینی لەو ماوانە ئەمە یەکێک لەوانە ئێستا کە ڕوبەڕووی هەجمەیەکی زۆر شەرسی ئەلکترۆنی کوڕەکەی حوسێن چاوبرسی بووینە هێمن کە مەشهورن لە سلێمانی و دێمە سەر کاکێ من دێم با سەفەرەکەی بابیش دەکەم زۆر شتم پێ هەیە من ئەم پشودرێژم لە شتانە شەڕێک بکەم دەی با یەک ساڵ کەرەسەم پێوی هەر خڕ دەکەمەوە دەزانم قورسە شەڕی کەسانی وەکو تو بەڵام ئینسان ناشبی کۆڵ بدە
خاستن لەو بەرەیە بیتن لە بەرەی ئەو سیستەمە سەرکوتکەرە ئێستا ئەو دەورەی هێمن لە هۆنی دەبینی هەموو ئاسایش و پاراستن پێیان نابینرێ بڕوا بکەن چۆن یەکێک چەت شیمیایی دروست دەکەن لە ناوبردنی بەشەر ئەو نەوعانە جوانە هاوڕێیان بۆیە شەرمەزار بن هەموو حزب و ڕێکخراوانەی کە لەو سکاڵایی ئەمریکا نەوێران بە خەبەرێک قسە بکەن کاچی خۆم سەرنجستان هەیە پێشنیازتان هەیە دەکرێت بیدەن دەکرێت ڕەخنە لەو خەڵکانە بگرن کە بەشدار بوونە لەو ئەوانە بڵێن ئەوە غەڵەتە یەکەم جار شکایەتێک لە ماڵی بارزانی لە ئاسی باڵا دەکرێت وە لە گەورەترین دادگاوە ئاستەکی باڵا تۆ وەرە سیر بکە ئەوانەی بەخۆیان دەرێ ئۆپۆزیسیۆن ئەوانەی بەخۆیان دەرێ میدیا هەلی ١٩٩ یەک خەبەریشان بڵاو نەکردەوە تووژدانتان ئەنگۆ حزبی ئۆپۆزیسیۆنن نەکرد حزبەکان ئەوانە انتخاباتدا دێ 50 گروپ پەیدا دەبی وەرن لیست دروستکەن وەرن حزب دروستکەین بەڵام ڕووداوە چی وا دێت ناوێرن قسە بکەن حتا وەکو شخصی ئەوانەی خۆیان پێڕەمزی ئۆپۆزیسیۆنە بڕۆسە پەیدای نەوێران دوو دێریەسە بنووسن تووژدانتان ئەنگۆ خەڵکی ئۆپۆزیسیۆنن لە دڵەوە هەموو تەمەنا دەکەن بەڵام لە کردار ناوێرن ترسا هیچی تر نییە تخۆ معقولە ڕووداوە چوە گەورە و گران دادگایەک کرێ یەک خەبەرتان لێ نەبوو کاکم شاسوار دەیە بەوەی ئۆپۆزیسیۆن لە ئێنارتیشی نەگەڕات دیدارێک بکە خەبەرێکی سەدا بگری جێ پرسیارە بەڕاستی خەڵکە خۆتی هاوڕیان ئەوە نییە ئێمە بەس ڕەخنە لە دەسەڵات بگرین نەخێر ڕووداوە کە دێتە پێش لەس خەڵکی ئۆپۆزیسیۆن لەسە من لەسە هەر یەکێک وەرن ڕەخنە بگرن ئیشی ماوەیە ڕەخنەگری گشتگیر بین لە دیاردە بین نەک لا ئەوەی بۆیە شەرمەزار بن یعنی وەرە ڕەخنەی خۆت بگرە برێ باسێکێتی نەکرایە ئەو کەم و کورتەی هەیە و ئەوزە دەرگاش کرایتەوە لە وەرە مشکە بەڵام تۆ بایکۆت بکەی ئێوە بەرتینە لۆ دەسەڵات ئەوە میدیای ئازاد نییە ئەوە حزبی ئۆپۆزیسیۆن نییە ئەوە دەموچاوی ئۆپۆزیسیۆن نین هەموو خۆتان ئازر کردیە بێن لۆ لیستی پەرلەمانی و حزب دروستکەن تا ئەن دووسێ گروپ وا بەڕێوەیە تۆ نەوێری لەسەر ئەوەی قسە بکەی هاوڕێیان قسەی کۆتاییشمان تاکە جوڵانەوەی جوان ناڕەزایەتی بەیانی خۆپیشاندانە ئەرچی هەمومانە لە پشت ئەو مامۆستایانە ڕابوەستین کە 4 مانگە تاکە جوانیەک لە نیشتیمان مابی ئەو مامۆستایانن ئەو کۆڵنەدەرانن بێچێتی پارتی هەوڵ دەدەن بایکۆت بکەن خەباتی شەقام خەباتی جەماوەری دەنگی تووڕە تاکە ئەوەیە من بە دڵ و بە گیان لەگەریانم و ئیش ئەوەش دەکەم بەس ئێمەش قودرەتمان محەددەدە وەڵڵا نازانی بە چ ڕابگەین بە 50 شت یعنی ئەرچی هەمومانە پشتگیری و مامۆستایانە بکەین و هاوڕێیان ئێمە لەو پەیزە بە مۆقەت بەردەوام دەبین ئەگەر لێیان گەڕا ئەگەنا چ بکەین ئەوەش قەپات دەکەن با قەپاتکەن ئێستا حالیان بەس ئەو پەیزەم هەیە وەکو قادر نادر ئەوانیت کە هەموو قەپاتە هاوڕێیان هەمووی قەپاتە هەر بۆ زانیاریتان شەوت شاد سوپاس بۆ جێ لێ ڕاگرتنتان سەرکەوتن هەر بۆ خۆمانە ڕاستە ئەوڕۆ لە تاڵی و لە ناخۆشی و لە کۆڵمەج ئەوەی دەژین وەکو مامۆستایان وەکو هەموو خەڵکەکی دەنگەرجی ئازادی خواست کە چەند مانگەیان ئەو کوردستان خەڵک زۆر ڕەوشێکی خراپە بەس کۆتایی هەر بۆ خۆمانە سەرفرازی و سەرکەوتن هەر بۆ خۆمانە و شەرمەزاری شەلۆ وەزیری تەربیەرە بەڕاست وەزیری تەربیەتما و بچ سلێمانی لۆ ئێلغات کردەوە ئالان حەمە سەعید یەک دوو نامەشم لۆ ناردی لۆ جوابت نەداوە ناڵێی وەرە سون بخۆ بە قورئان کەمە زینام نەکردیە شەوت شاد